سەبارەت بە 8 مارس من لێرەوە سەرەتا پیرۆزبایی لە ژنانی کوردستان و لە ژنانی وڵاتەکەم دەکەم. بەڕاستی کە ژنانی وڵاتەکەم زۆرترین قوربانی دەدەن بەهۆی ئەو قەیرانە داراییەی بەهۆی ئەو سیاسەتێکی ئێستا ئێمە لە حکوومەتەکە پەیڕەوی دەکەین. ژنان یەکەم قوربانین بۆ ئەم تونند و توژیە، بۆ ئەم قەیرانی داراییە، بۆ ئەم کێشە خێزانیانە لە ڕۆژی 8 مارسدا کە دەبوایە زیاتر حکوومەت کەوکو چۆن ساڵان بەدەمەوە دەهات و پرۆژەکان و هۆشیارکردنەوە و بەڕێوەبەراتیەکانی دژی توندوتیژی و ڕوبەربوونی توندوتیژی ئافرەتان کە زۆر پرۆژێ باشیان هەبوو، بەڵام ماوەی ساڵێکە ئەمانە ناکرێ. بەڵام من لێرەوە دەڵێم ڕێکخراوەکان کە سەرڕای ئاستەنگی ئابووری، سەرڕای ئاستەنگی قەیرانی دارایی، ئەمانە کە کۆمەڵێک ئاستەنگی قەیرانی کۆمەڵایەتی کە ئەمانە کۆمەڵێک ئاستەنگن تازە هاتوون دەپێش لە خلالی ئەم ساڵانەی قەیرانی کۆرۆنا و تەندروستی لەگەڵ ئەوەدا هەیە. بەڵام ئێمە دەبێ کاری ڕێکخراوی، کاری چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی، کاری حکوومەت و دەسەڵات، کاری هەموو بەڕێوەبەراتەکانی ڕوبەڕووبەری توندوتیژی دژی ژنان و ئافرەتان ئەمانە دەبێت زیاتر بێنەوە سەرخەت لەبەر ئەوەی ئافرەت لە ماڵدایە. کاتێک کە ماڵک بەختەوەر بێ، کاتێک کە ماڵک بێکێشە بێ، زیاتر کۆمەڵگە بەرەو بوژانەوە دەڕوە. بەڵام ئەمڕۆ ئێمە پێچەوانەکەی دەبینین لەبەر ئەوەی ڕێکخراوەکان بەکاری خوان هەڵناستن بەڕاستی لە چوارچێوەیەکی قەتیسما ماونەتەوە حتا یادەکەش بەو شێوازە ناکرێتەوە کە ئافرەتێ بزانێ ڕۆژێکی هەیە، بوونێکی هەیە، کەسێک هەیە لە خەمیدایە. لەگەڵ ئەوەدا سیر دەکەین لە ناو خێزانەکاندا کوشتن و هەروەها فڕێدانی تەرمەکانیان لەولا و لەگەڵ ئەوەشدا خنکان لە ماڵەکاندا سەرڕای هەموو ئەوانش توندوتیژی دەرونی کە زۆر ڕووی لە زیادکردن بۆ لە ناو خێزانەکاندا. سۆشیال مەدیا کە ئێمە متابعە دەکەین دەبینین کە لە ناو خێزانەکاندا زۆربەی خوشکان و ئافرەتان گلەی ئەوە دەکەن کە لە ناو خێزاندا دەرونیان ئازاد دەدرێت، توندوتیژیان بەرامبەر دەکرێت، تەلەفۆنم زۆر بۆر دەکرێت کە بەڕاستی لە ماڵەکەیاندا زیاتر بەهۆی نەبوونیەوەیە کە ئەمڕۆ تووشی کێشەی خێزانی دەبێت کە گەورەترین کاریگەری لەسەر ئافرەتان دروست کردووە کە لە ماڵەکەی دایەتی منداڵەکەی داوای شتێ دەکات، بەڵام نەبوونی بێئیشی، بێکاری، قەیرانی دارایی، نەبوونی موچە لە کاتی خۆیدا وای کردووە ئافرەتەکە زۆر جار ماڵەکە بەرەو زیابوونەوە بڕوە، بەرەو توندوتیژی بڕوە، بەرەو کاری نەشیاو بڕوە کە ئێمە 100% لەگەڵ ئەوەدانین. بەڵام هەموو ئەوان دەبنێت کە ئافرەتێک، کچێک، ژنێک بێتە قوربانی ئەم بارودۆخۆ ئەم وەزع و ئەم دەسەڵاتە. ئافرەتان کە بەڕاستی چینێکی هۆشیاری کۆمەڵگەن هەمیشە بیرکەینەوە زۆر ئیشەکان و پرۆژەکان بەپارە ناکرێ. هۆشیاری کۆمەڵایەتی، هۆشیاری تەندروستی، هۆشیاری پەرەپێدانی خود و گەشەپێدانی مرۆیی، ئەمانە هەموو وا دەکەن بەرە ئەو مرۆڤێک کە ئێمە دروستی دەکەی کە ئێمە پاڵپشتی دەبێت کەسێک بێ متمانە بخۆی دروستکە. کاتێک ئافرەت متمانە بخۆی دروست کرد بەرگەی قەیرانەکان دەگرێت، بەرگەی توندوتیژیەکان دەگرێت، بەرگەی ناڕەحەتیەکان دەگرێت، بەرگەی ژیان دەگرێت، بەرگەی کێشە دەگرێت، بەرگەی ئەو قەیران دەگرێت کە وڵاتەکەمان تووشی هاتووە. و سۆشیال میدیا بەڵێ کەناڵەکانی ڕاگەیاندن بەشێکیان کە پەروەردەیانە مامەڵە ناکەن، دراماکان دەبنە هۆی ئەوەی کە چاولێکەری و تەقلید دروست ببێ، دراماکان دەبنە هۆی ئەوەی کە ئەو خێزانەی ئێمە خێزانی کوردەواری ڕسن ئەو شێوازە نەمێنێ. دراماکان وا دەکەن کە تاکی کورد کە کچی کورد کوڕی کورد وا بیرکاتەوە کە شێوازێکی هەڵەیە. ئەمانە هەمووی ئەمانەش کۆمەڵێک هۆکارن و هاندرن بۆ ئەوەی تاکی کورد ئافرەت بە تایبەتی خێزانەکان تووشی کێشە بن. بۆ لێرەشەوە ئێمە داوا دەکەین لە وەزارەتی ڕۆشنبیری کە سانسۆرێکی بەستە کەناڵەکان کە بەڕاستی ئێمە سەیر دەکەین هاشتاگ دروست دەکرێت بۆ ئەو کەناڵە دابخریا بە منە ئەم سیستمە بگۆڕێ، ئەم بەرنامەیە شێواز ستایلەکەی خۆی بگۆڕێ. ئەمانە هەمووی ڕێگان بۆ ئەوی بتوانین ئێمە چارەسەرێک بۆ کێشەی خێزانی بدۆزینەوە. مەسلەی ناوشیاری تاکانی کۆمەڵگای زۆر دەور و تەسیری هەیە سەبارەت بە مافەکانی ژنان، بۆی کە ڕاست ئێمە کللتورێکی جوانمان هەیە، بەڵام لە هەمان کاتیشدا لەوانەیە زۆر شتی تێدا بێت کە ئەو کللتورە لە زەرری بڵێن مافەکانی ژناندا بێت، بۆی کە زۆر شت لەوانەیە لە ئەسڵدا عیبە نەبێ بۆی کە ژن بیکات، بەڵام کللتور تەماشا دەکەی کە کردوێتی بە عیبە و سنوورێکی زۆری داناوە بۆ ژنان و لەوەی کە زۆر شتەیە ژن ناتوانێت بیکات و کە کردیشی و کە سنوورەکەی بەزان دەبینیت توندوتیژی بەرامبەر دەکرێت. واتە کللتور و ناوشیاری تاکانی کۆمەڵگا زۆر دەور و تەسیری هەیە، بە تایبەتیش دراماتورشیەکان ئێستا زۆر دەور و تەسیریان هەیە
لەسەر ئەوەی کە خێزانەکانمان دووچاری هەڵوەشانەوە ببن لەبەر ئەوەی خێزان هەیە یعنی لە ئێواران هەتا کاتی نووسن هەتا دوازەیشەوە بەردەوام بەڕیز تەماشای مسلسلە تورکیەکان دەکات کە هیچی لەگەڵ کللتوری کۆمەڵگەی ئێمە ناگونجێ پەروەردە بە دڵنیاییەوە پرۆسەکی دوور و درێژە ئەتۆ هەر لە بیدایەتەوە کە بڵێن ئێمە لەدایک دەبین بە ئادەمیزاد لەدایک دەبین هیچ نازانین بەڵام ئەوەی کە فێری دەبین لە ڕێگەی سیستەمی پەروەردە و تەنشیعی ئیجتیماعیە کە ئێمە فێری دەبین ئیدی لە ناو خۆی پەروەردە ئەتۆ هەر هەم لە ناو بڵێن خێزانەکەت پەروەردە دەکری و لە ناو بڵێن خوێندنگاکانیش دا ئێمە پەروەردەمان هەیە طبعاً خێزانەکان زۆر ڕۆڵیان هەیە لەوەی کە بەرهەمهێنانی توند و تیژی لەبەر ئەوەی زۆر دایک و باوک ئەوەندە شارەزاییەکی پەروەردەی جوانیان نییە بۆی کە منداڵەکانیان پێ پەروەردەکەن لەوەی کە جیاوازی جێندەری زۆر دروست نەکەن لە نێوان کچ و کوڕەکانیان ئەوەندە حەق بە کوڕەکانیان نەدەن کە زۆر ئەوەندە توند و تیژی بەرامبەر بە منداڵەکە بەرامبەر بە خوشکانیان بکەن ئەو بڵێن ئەو سیستما پەروەردەیە بە دڵنیاییەوە دەور و تەسیری زۆری هەیە لەوەی کە توند و تیژی بەرامبەر بە ژنان زیاد ببێت